بس خوب بگیره او مفکر اول لایف بازی از الهیویه کو به امجی خو گله لی نگیریم 5 دقیقه که زفری نه زفری جی امجی ده باطال کین امجی واسطیم فراستی جی ناوی مش بیر کر بجار بو اوه بجار هات دقیق بازی بله وای کاکیوا بجار چرا از با برای بله خواه دا بله گلک وقتی و نگرم بلکه برادر تا لایفی بین من گوتا تا دست بی تو تی بوم آیت که اینی تازانی مانه توی بیش قرآن یا خالته تو تی آیت که بوم اینی یعنی تفسیر به نازانی کویا خلق خلقی ابتدا فاحشا حلال کری بزیا حلال کری ظلم حلال کری تازانی کا یعنی هنچه حلال کن ابتدا کو مکد بجیم گنه او توی ردای حلال مانه دا از یعنی دلیل از دیش مثلا ده مثلا لایت شفقاتی تذکر تازانی اجی وگی دادی معمل حتی هکا روز بیت او قرآن ها خلد باشه بازی کرم که برا تو آیت قرآن ها بازا پاری آن دو پاری نه اینه بیجا من بخوینه از نا خوینه می کلمه خلد بلا از بلا گناه تمام کار من گهش نا خوینه تمام دقیقه راوز گهش تمام بله بازی کرم که یک بجار برای که من مثلا کرم که برا گلک جارات قرآن ادهاتی او ما ملكت ايمانكم ان ملكات اليمين يا هاي بسر بك او ما ملكت يمينك وك سورة الاحزاب آيات بينجي وك نكمل قتتا سورة النساء آيات 24 بس دقیقه کوره دقیقه خود بس دقیقه اوه بتونو زانید خوینی از وکی تنینم از دونه بخود چینا کن اوه به کومنته نه بوم نه فرکه خاطشوانا و بشار تا چه علاقت و اینه تو وقتی تمام یک بتن تمام آخری دوباره که بزانه ببره باز گلدریه بکی برا بله بازی دلال ببره برادر هات باوري بحديثانينا وباوري بأحاديثانينا بتني وآيات القرآن زمان آيات القرآن يجي وأما بو إيك آيات تانينا بلا بچيت في سراس بكات في آياته چونكي ما نبت أم جالك دامي بگیریم راستی مش وقت بله نهينت بله بلا بچيت بس بخو بسيار بكات بسيارة ملايكي بكات بيشتي سورة النساء آيات 24 بلا بو بخوينيت وبيشتي هربو من تفسير طبري وقرطبي ومن كثير بخوينه وسبب نزوله وشاوية وشرع أوطاس شبو بو يروم بيتو نهاوجه باش بلا الديف چونه كي بكات و اگر ویش تا وب پیج من هر دم اب لایف بد که بلا بیت لایفی دا بسیار خوبی که دم برسه یعنی رضا سلام بود جاوید تمام تبو من نگو تو چه غلطی پیدا نکاتیو او باب من او دکتوری بوده چه تشتید بین تذکیری داد بد خلاتی که بشه من گوتا تا قرآن پیروز خره آیت کی بوم بینه پیدا تازانی غلطی تیدا یعنی بگه چه افتش که خلاتی غلطه وکی چه یعنی چای خلاتی خلطه کاتی و وگی چای بوده رونتر میکن و مثلا تو بیجی وان بخو فاحشا حلال کری مثلا کم بخو حرام کن مثلا وان بزیا بخو حلال کری همه بخو حرام کن من همین بیجی هم کرد على صوص دیت سورة نشی النساء فاحشة حلال كري او سورة النساء آيات 24 صورت سورة نیسا نیسا آیت 24 اره تمام از خود بسیارا ویکن وعد بیتن از از بمک بیتن لایتی دا بگاری جی بگفت پشتیته ده دکتوری ورگرمه و بلا بوده هندک آیت ها بینید القرآنه و دی سانه جی بچید بوده تفسیروانا جی بینید و و تو پاشی بخود دیفچونه بگه و ام مثلا جالك آيات لایوت بید دا امت حاضرین مثلا از الویره کاک بازی الویره و دکتور همی جماعت الویره دا پاشیده مناقشه خو بردوام کن بله کاک بازی کرم تماما او بازی از کرم هست که مثلا یعنی دقیقه که دو دقیقه کاکی و یعنی تو بحث ابیتر گل عبدالغنی ترید گل من جی بگه تازانی که یعنی به روشتی و روشتی استیپویر گیریم همچه روشتی شوه پویر گیریم بجار دقیقه ده گوه خوب ده جار بازی دا من گفت اصلینا چو گم چاد گل تبا خوین یعنی چهار گل من باقی تا گوتی مثلا چه اگه تو روشتی پیشتا مجالی بده میدانی محکمت آخوین مجالی بده محکمه تمام ببید پاشی توی آخو بشه اکل سرخطی توی ابتنینی اجی که من نگفت ابتنینی من گفت بازی چوی نه چویا بازی سرخطی برا تمام تو تمام بگیره تمام بلا باقی وقتی اینا گوی خوب دامن
مثلا اخلاقی گلک آیت قرآنی تین یعنی که دجی اخلاق مروفا دجی روشت مروفا او وقت میگوید یا سورة نساء 24 ایک تنی بخو بسیار بکه او ایک مثلا علمیجی گلک آیت تین یت نه علمی و نه زانستی براستی یه حد که زانستی آوری بونمونه سورة یاسین آیت 38 نو که وک از بجمه دوک بسیار بری از بوده بخوینم دنیال دور طاف الزبريت یان طاف دور دنیال الزبريت دي چی بیجی؟ یک بجار طاف دور بله دنیال الزبريت یان دنیال دور طاف الزبريت کیفاته تو چت بیشی بسیار ابوتک آیک خب بجار بس تو بیشم مکتم رو وکی بسرمان بسیار شکر طاف زبريت یان دنیا دور طاوت زهر دست تخوش سورة ياسين دف خبن بسا آيات 38 والشمس تجري إلى مستقر لها ذلك تقدير العزيز العليم في آيات دا وتهمي مفسر متفقا سر هندي حديثك جيكوكيريت نوف تفسير دا عن أبا ذر پیغمبری دا طبعا بيجي أبا ذري عن أبا ذر بيشتي أتدري أين تغرب الشمس قلت الله ورسوله أعلم قال فإنها تذهب حتى تسجد تحت العرش فذلك قوله والشمس تجري إلى مستقر لها ذلك تقدير العزيز العليم ديشات في تفسير إذا دي سحكي روجانا أفطافت أم بينين تشيدا بن عرش خدي سجديت باتو الزفري دفا وتا همي مفسر متفقا سرندي كطاف دور دنيا الزفري ودنيا ثابتة سورة یاسین 28 مانه گه بازی لا 38 38 بله 38 بله اما بلا بوی بس من بلا بشید بخوانا بسیار بگد حتی پاشی اگر جره کادی هاتندک بسیار دیگه بده سورة نساء رقم چند بود اگه بازی 38 و 24 سورة یاسین آیت 38 نه یا نساء چند بود رقم چند بود یا نساء 24 24 یا نساء 24 یاسین 38 یاسین 38 و سورة نساء 24 باشه برا باشه هجا تمام باش. بس تنه دوتا من مانه مگو تا نفسی تسور عبد الغنی اسمش بکن افچه اخلاقی شوه بگیریم اخلاقی چه؟ اخلاق من ضمیر منه از تعداری کسی ناکم از درول کسی ناکم از قدر کسی ناکم از پاره کسی کنم که بازی یک بجار برای من اخلاق اما پیوکه آین چیدکن آنجی مروف بخود چیدکن یعنی تو نشی بیجی اخلاق همی مروفان الهمی دورا یعنی وقت الهمی قاراوکی کن بو نمونه از بو برای که خوب بیجم نو که ام هندك دابوناريت ميت هنگ دفما ام بيجنا ويدشتي اخلاق ما نوايا مثلا وك ام بيجين جنكاب براب جاي و يعني مروفه باش و چاک و ندزیگر و وانتشتا و اویدیا بس اگر تو بشه غیر قارام بشه غیر جهت و وانتشتا بشید بخوب دکنی و تا مروف بخو اخلاقی چید کن یعنی نشرط او تشتل دفن تا اخلاق بید و الدفن دکی دی تشتاکی نورمال بید نه اخلاق بید احتراف بینا کن اخلاق اگر تو سیستم جیانجیک بونمونه یابان وگاوه یابان نطو نهج الصاده بدينا وتملحدا نطناج الصدى بل براوشترين مروفن بو همي تشتاب نحيا قانوني و نحيا سياسة و نحيا احترام ايكودو و جريمة نهي نكرد دزي نهي نكرد اختصاب نينا افتشتت هني واتا افتشتت كمالگه بخودشت يعني راوشتي اگر دول ديف راوشتي آينا بچي بنمونه وكي اسلامي دو دي بيا داعش صادي مليون بوچي چونكي افتشتت داعش كرين همي القرآن الحديث دا واتا اگر تو داعش به اخلاق الداني دين ده افتشتت نشادك و اگر تو بیشی او اخلاق مهد ناف کرده دا بوچی نه کوک بازی از تلبیره قطع کم از ببره خب بیشم چه آیت اسلامی دانی نه تو بچی کا سرجی که او تو بچی کا قتل که او بزارا بچی کا پرابینی دزی پشتی همیا اگر مثلا کافر نبن ملحد نبن مثلا نبید اروپا استولینا و ناپولیونا خطانو که امریکا جیب سر خلقی دینه اپا او آیات اقتلوا الذين لا يؤمنون بالله او چه او شکیوه هاتیه از دماغی تشبوی بجم برای که مسحکم اسلام دا هندك تشتي تاين مثلا يذكرينا بنيات بو اخلاقي مثلا واتا الزنا يقول يدا الزنا هناك ما نوايا ليلقال هندي يقول يدا سابويا وجارية درستا دمو امچين الشعري كافرة ومشركة كيجيت وادقرين سكسي دلقال كين
واتا و حلاله اذا اوه تا گوتو صورت 24 دا مانه او ملكت ايمانكم هذا جاريه وسبايانه او تسيك اجداد فروتنا طبعا فروتنا يكودو افجين كتانه وتشون سكس قال كير نورمال هذا قلت يا زنا حرامه بس اگر یا مشرک آبید آن یا کافر آبید اما هم او کی شاید دا یا قلت يا بس بيلا تمام كم یا قلت يا دزيانه که بس اگر دنیا هاتو بوجی هات شرط کفر بکن مالیت وقت دست ما بناوی غنیمه طبعا هذا اسطورة الانفال ده اگر تو چی بخوخی آسیه دوشش يعني اگر غنیمه مال وقت دست ما ده بازه وان ملکی وان چیلت وان زیرت وان همین تشتت وان و هر چیروکا بنو قريظة وخيبر وقنيقاع بخوينا كاتب سري جويا ينا وچا ماليته و بخبر هذا حلقله يعني دزي حرامه بس اگر تو بشي مال كافر بخو بيني درسته يا قلت يتا دراو چنا بيت بس تقيه حلاله يعني واتا عندك تشتي تانك دفيت بالبش پرده سحكي دیگه هشتی براجي من تمام جاي بجار تمام مال من گوت آب برا من تا گوتی کانه کنگیت اسلام دو افتشته کرین او او به اخلاقی ایک کچت خلکی ببتن و بچی که سرجه کن و مروفا سرجه بکن و نظانم چه او صورت انفال 36 تا گوتی نه صورت یاسین با و اویدی بو بس صورت انفال 66 هگر یوید بخو بخینی بلا بچی سحکه نظانم 36 با 6 راز بجی او صورت انفاله صورت انفال 66 یاسینه بله 66 صورت انفال یا صورت یاسین یاشمه و 38 بو یا نیسا جی 24 تمامه؟ تمام دا اول اینا قسم جا دورا من از دو دقاق بمو بگیره دکرم گه زانی که کیوا یعنی دنیا پر جد زانیتن فاحشه که فاحشه هبیت مکه هر ماش غربی آگرتی تازانی هر ماش وان آگرتی تازانی بو اسلام دا چه فاحشه نینه توی که دقیق سالانو توی که غربی هات بونت نافته دال دوگل که چند جن هات نکشتم ویجا خواه قرآنی و نگود بوانا وانا ویجا ما غربی هات کی اینات نافته داشت تا غربی نگهش بونه نافتنه زانی چه علاقت به بو عباسات بری 100 ساله 200 ساله ویورد بابو بری 200 ساله بری 300 ساله و 400 ساله راست دقیقه که مجالی بدمن دقیقه که ایشا بنا میشه آی دیسی فتر الویری اون الویری هم آدم فاحشی الویری فتر الویری غربی نبون تواجه بو چه گوته ده بله چه گود؟ او که چه صدامش انفالا برین غربی بربون صدام حسین قرآن دانه هاد باید هتلری ستالین برینش کی بمون ناپلیونش کی بمون قرآن خواندیه بجار بله؟ تا قرآن خواندیه ما جندی خواه خواندی تا چه خواندیه برا تا بگو بگو تا نهیرم بخینم از خوینم وقتی از سر بم دست من بیتن کلمه بخوینم از سال پیش شاید خرات بوم خرگی بینی خار نخوینم گونه بابا چه بگو نه هات که بازی برات بخیر بچی یا زیده از صحبت جاوید هم چیت کم بازی سپاس بود اکود گرمه دا بوی دستی تمام هیوا یعنی تو مثلا تو نافیش صدام حسینی 15 جحیلت ما برگون آن باعثی چکر بود اسلام را بود که بجار تو هاتی تا گود از ده جابا دکتور پشتیوانی دم دکتور پشتیوانی هزاره ها حدیثی ترجمه کرین کردی وکی خوی ترجمه کنیم دکتور پشتیوان نه هندی حدیثا ترجمه نه اوشی ما صورت نیسا جی وکی خود ترجمه کریه ما صورت وکی خوب فهمی خویات بنا فرقه تو جارب خیراخو هر صبحی تاکید بکه و او سوزاته دای پاشیوره بو ما هکر وصابو وکی ام بجین سوزا خوب جهبینه هکر وصانه جینه بو وره بجمع هین دروات کن هین ببنه بسرمان و ام دبینه بسرمان خودی هکر راز بیتن ایوا هکر راز بیتن وعده بیت از گونه خوشی وکن پاشی بیاری دم دکتوری پاشی بخود کاشی لیب کرد بلوانی در سرمون دکتوری دبوته بالگه اینیدن همیا بلا مگوت ایلا از گونه خوشی وکن دم دکتوری باشه تو بالگه بخوب بم از پیش مالای بلا تو خوب بنویسه قلمک و ورقه که بخوب بنویسه بگاوه باشه بلا ده باش خیراتی بجا
دکتۆرگیان ئەvە دکتۆرە بەزاقاگێ دکتۆرگیان نازانم کامیرە بوت نایە نازانم مەسەلە چیە ئەگەر کامیراکەت بکەیتەوە دکتۆرگیان بە دکتۆریە فڕێگیری بەس نزانم بۆچی بناچیت دکتۆرگیان نازانم بۆ تۆ نایە دکتۆرگیان ئەگەر کۆمنتێک بنووسی محاوڵەیەکی دکتۆر نازانم کامیرە بوت نایە هیوادارم تۆش محاوڵەیەک بکەی بۆ ئەوەی وەرت بگرین دکتۆرگیان کاک بژار گەلێکە سیر بوو یعنی ئەولی گوتی ئەستێت گە هەموو کەینیۆمە دکتۆری هات و فلان و بێوانە پشتینگی گوتی نەخێر ئەسناخینم ناچێ بیتەن یعنی شولاوی ڕاستیژی گەلێکە بزەحمەتە ئەوە بوتە دقیقه قاتل الذين لا يؤمنون بالله ئەو غێر بابەتە ئەوە دکتۆر هاتە سەر خەڵێ دکتۆری شو دکتۆریانەوە بوو تو هات کامێرە سلااو بەرەزان سلااو ڕێزمەی چۆن دکتۆرگیان بمبورە ڕاستیش من داوا لەو برادرە دەکەم من داوا لەو برادرە دەکەم دابچێ گونی ببڕێ بەڵام من پێم وایە باشترە من ویزەشی بۆ وەردەگرم بۆ ئوسترالیا پارەی بلیتی تیارەکەشی دەدەم من بە شێوازێکی زۆر جوان بۆی دەبڕم چکە گویتی ئەگەر وابێ من گونم دەبڕم لەژێر بەنج وە بێ ئەوەی کەوا ئازاری هەبێ ئەو برادرە زۆر سەیر و سەمەرەیە دەڵێ من بڕوام بە ئەحادیث نییە وەگەوەی وایە جەنابی نیسائی و بخاری و مسلم وەگەوەی واوی کەوا لە بخاری و نیسائی و مسلم و شێخ ئەلبانی و ئیبن قیم الجەوزیە زیرەکتر بێ کە ئەوانە هەموو بلیمەت بوون لە دنیای ئیسلامی هاتوون ئەحادیثەکانیان تەصنیف کردیە بۆ ضەعیف و متەواتر و مەوضوع و مەرفوع و حەسەن و هەتا وەکو دوایی جەنابی لەگەڵ ئەوەش زمانی عەرەبی نازانێ کەوا من بەڕاستی كاتك والمحصنات من النساء إلا ما ملكت أيمانكم لبر چاویشی بوونەی دەزانی چۆن بخوێنێتەوە دەڵێ من تەنها بڕوان بە قورئان هەیە باشە دەبەنجی مسلمانی کورد گەیشتۆتە ئاستێک کە نازانێت تەنانەت بۆ زۆربەی زۆری ئاەتەکان ئەسبابی نزول هەیە کاکە بۆ نمونە من پرسیار دەکەم فلما قضى زيد منها وترا زوجناكها زەیدێک لەم دەقە ئاماژەی پێکراوە دەڵێ هەر کاتێک زەید پێویستی بە ژنەکەی نەما ئەی محەممەد ژنەکەی زەیدمان کرد بە ژنی تۆ وەرە پێم بڵێ زەید چێە چۆن دەزانی زەید چێە ئەسبابی نزول هەیە کاکە هۆکاری دابەزینی ئەو دەقە هەیە هۆکاری دابەزینی ئەو دەقا پێمان دەڵێ زەینەب کچی پوری محەممەد بوو کاتی خۆی بە زۆری دابووی بە زەید ڕۆژێک محەممەد دەچێت بۆ ماڵی زەید ئیتر لەژێر ڕەشماڵەکەی زەید لە ماڵەوە نابێ محەممەد زەینەب دەبێنێ بە نیمچە ڕووتی دەبینی کەواعی بە ئەترابا دەبینێ سینجی دەبینێ ڕانی دەبینێ محەممەد دەڵێ سبحانە یا مقلب القلوب دەڵێ سبحانە ئەی ئەوەی کەوا دڵەکانت ئاوەژوو کردەوە زەینەب بە زەید دەڵێ محەممەد وای گوت دەچی دەڵێ بۆتی تەلاق دەدەم ئەو دەقە سەبارەت بەوە دادەبەزێ ئەنی ئەسبابی نزول هەیە دواتر بۆ ئێمە دەڵێ باشە کەس ئێوە تێناگەن باشە دەگەڕێنەوە سەر قورتوبی ئیبن کەثیر ئەتەبەری بۆمان تەفسیر دەکا ئەوەشی ڕازی نییە جەنابی کاکە فێر بن لە قورئاندا چەند بنەمایەک هەیە بۆ لێکدانەوەی دەقەکە یەکێکیان قورئان بە قورئان تەفسیر دەکرێت بۆ من دەقێک هەیە دەقێکترمان هەیە تەفسیری کردیە دوو محەممەد فەرمودەی هەیە تەفسیری دەقەکەی کردیە وەک ئەوەی وەشەمس و تەجری لمستەقر لەها باشە هەروەک کاک وەبزامهین بۆ ئاماژەی پێکرد محەممەد بە ئەبی زەڕی گوتیە کەوا خۆر بۆ کوێ دەڕوا گوتی خۆر دەڕوا بۆ ژێر عەرش سوزدە دەبا هەتا وەکو دوای محەممەد خۆی تەفسیری کردیە تۆ پێویست ناکە بەی خۆت مشەوەش بکەی سێیەمیان لە هەندێک لە دەقەکان یاوەرەکانی محەممەد تەفسیریان کردیە چکە لە محەممەد نزیک بوون لە سەردەمی محەممەد ژیاون هەندێکیان ئەهلی تابعین تەفسیریان کردیە هەندێکیان دواتر دێتە سەر ئیجتیهاد باشە ئێوە تۆ چی کەوا زمانی عەرەبیش نازانی من بڕوان بەوە نییە دواتر من نهاتم تەنها باسی حادیثت بۆ بکەم من هاتم باسی ئاەتی حیجابم بۆ کردی حیجاب ئاەتەکە دابەزیوە بۆ ئەوی ژنانی دەڵێتن ئاەتەکە ئەسبابی نزول دەڵێ کاتێک ژنانی ئیماندار شەوانە دەچوونە دەرەوە بۆ دەوروبەری مەدینە بۆ گوکردن چکە ئاودەستیان نەبووە کاکە گیان دەڵێ پیاوانی خوێڕی و سەرسەری موسڵمان ڕێیان لێ دەگرتن ئاەتی حیجاب دابەزی
بۆ ئەوەی ژنانی ئیماندار بناسرێنەوە لە ژنانی کۆیلا لەبەر ئەوە حیجاب تەنها بۆ ژنانی ئیماندارە کاتێک شەوانە دەچوونە دەرەوە خوێڕی و سەرسەریە مسلمانەکان بزانە ئەوە ژنانێکی ئیماندارە نابێ شەڕیان پێ بفرۆشن داوای سێکسیان لێ بکەن بەڵام کۆیلەکان سەرکۆتن بۆیان هەیە هەتا دەقەکە دەڵێ بۆ ئەوی ژنانی ئیمانداران ئازار نەدرێن باشە دەقەکە خۆی ڕۆشنە و ڕوونی کردوتەوە جەنابی هاتیە دەڵێ پشتیوان عەبدوڵڵا درۆ دەکات تۆ چۆن دەزانی درۆ دەکەم ئەگەر هات و خۆت جەنابت تەنانەت عەرەبیش نەزانی یعنی کارەساتەکە لێرەیە تێنەگەی کەسێک ئینگلیزی نەزانێ بڵێ ڕاستەکەی شکسبیر لە ڕۆمیۆوە جۆلێت لە فلانە لاپەڕا هەڵەیەکی کردیە لە زمانی بۆ نمونە ئینگلیزی کلاسیک یعنی ئەمە تەنها دەبەنجیە تەنها دەبەنجی مسلمانانە کاکەچیان ئێوە دەبەنجیتان گەیشتۆتە ئاستێک بەڕاستی من زۆر جاروێ نازم بۆتان بگریم یا بۆتان پێ بکەنم یعنی سیر و سەمەرەیە کەسێک هاتووە هیچ لە قورئان نازانێ هیچ لە هیچ نازانیتن دەڵێتن تەبەری هەڵەی کردووە و نازانی تەبەری چێە ئێستا لی پرسم نازانی تەبەری چێە باشە نازانی تەبەری چێە ئێستاکە لی پرسم ئەسەحابی و جەلیل یعفور کوڕی مەسکوب چێە تخوا لی پرسە بڵێ ئەسەحابی و جەلیل یعفوری کوڕی مەسکوب چێ بووە لەسەر خەتە با جوابی بەتەوە با جوابدەوە ئازیزم دەی یعفوری کوڕی مەسکوب چێ بووە دەی وەڵامم دەوە دەی وەڵامم دەوە دەی بنووسە با بڵێ لە سەردەمی محەممەد داژیاوە یا لە دوای محەممەد دەی پێم بڵێ کاک بژار ئەگەر تو ڕێزەک بگیری و جان باقەوی باشترە یعنی ئەم یە بەحسی مێژووەکت کەین و هەندێک ئاەت و دەلیلا بوتات ئینین مەچیە دی نەگوتیە دەی پێم بڵێ یعفوری الصحابی الصحابی الجلیل یعفوری کوڕی مەسکوب چێ بووە پێم بڵێ دەی ئێستا بۆم بنووسە لە سەردەمی محەممەد داژیاوە یا لە سەردەمی ئومەویەکان بووە دەی پێم بڵێ ئێوە هیچ نازانن کاکەچیان مەجموع ئەمەلایەکی تەلەکە باس ڕاستی ئاینەکەتان پێناڵێ ئێوەی وەکو مەڕ و ماڵات داوەتە پێشخۆی تاو ئێمە سەوارەت بە فەقی ئیسلامی شارەزاین شریعەتی ئیسلامی شارەزاین کاکە ئێمە تەعەمقمان کردیە دوای 10 ساڵ دراسەکردن اینجا ئێمە هاتین قسەی لەسەر دەکەین وەکو ئێوە نین کەوا بین لە هیچ و خۆڕایەوە لەبەر ئەوەی ئێوە تووشی شۆک بوون کاتەگە و ڕاستیانت لەبیسن و مەلاکان پێتان ناڵێن دێن دەتانەوێت دژایەتی بکەن دەتانەوێت بێن دژایەتی ئێمە بکەن تۆ چۆن دەتوانی دژایەتی من بکەی باشە تو هیچ نازانی من بینیم دقەکەت چۆن خوێندەوە ئێستا بۆ نمونە من دقێکت بۆ بێنم ويطوف عليهم ولدان مخلدون دەی چه خدایەکی محتەرەم هەیە لە بەهەشدا مناڵی کوڕی لوسکە هەرزەکاری کوڕی لوسکە بۆ سێکس بدا بە پیاوانی ئیماندار پێم بڵێ باشە ها دەڵێ وانە چه خدایەکی محتەرەم هەیە بڵێ پیاوی مسلمان بمپەرستە من لە بەهەشدا حۆریەت بێدەم مەمچیان گەورەیە دێڵە دەی ئەو پێدەوتە گەواد ئازیزم ئێستا برادێک پێت بڵێ وەڵاهی من دراوسەیەکمان هەیە بۆ دەینم سینجی زۆر گەورەیە تو وجدانتان پێناڵێن ئەمە گەوادا هەر بەجددی پێناڵێن گەوادا باشە وەلەم یەتمثهن ئینس قبلهم ولا جان و پێشووتر حۆریەکانم لەلایەن پیا و جنۆکە و کون نەکراون خوێنان لێ نەهاتووە ئەمە چه خدایەکی محتەرەمە کە قسەی لەو بابەتە دەکاتن یعنی مسلمانان کاکەجان ئاگاداری هیچ نین باشە یعنی ئیسلام ئەخلاقی تێدانیە کاکە خۆ مەوزوعەکە زۆر بە ڕۆشنی دیارە بادەقی تر نینم هەر هەمووی کاری قێزەوەنە خدایەک چۆن دەبێ خۆی ئەوەندە نزم و هیچ و پوچ بکە کەوا بڵێ حۆریەکانم سینجیان گەورەیە حۆریەکانم بەردەوام بۆ نمونە پەردەدارن غیشا بکارایان بەردەوام هەیە پەردەی کچێنیان بەردەوام هەیە کونیان دەکەی من دەڵێم کون پێیەکون غیشا بکارە یا بۆ نمونە پەردەی کچێنیان چاک دەکەمەوە چۆن دەی بڵێ وەسحاب الجەنەتی اليوم في شغل فاكهون یعنی سەیرە یا عروبە ئەترابە تۆزێک پرسیار لە خۆتان ناکەن ئەمە چۆن دەکرێت خودابی بەرتیلتان پێ بدا لە ڕێگای نێوگەڵی ژنانەوە بۆ ئەوەی ئێوە بیپەرستن دواتر بەو نێوگەڵە بگەن تۆزێک عاقڵتان هەبێ عاقڵ تۆزێک عەقڵ و لۆجیک و منطق ئەوە ئەگەر مرۆڤێک پێت بڵێ مرۆڤێک ئەو قسانت پێ بڵێ دەڵێ بەڕاستی بێ ئەخلاقە ئەی کەواتە چۆن دەکرێت خوددا ئەم قسانە بکە چۆن دەکرێت خوددا ئەم قسانە بکە تۆزێک عاقڵ بن نووسینەکان نووسینی محەممەدە و هاوار دەکا من هەڵەی زمانەوانی 5,000 هەڵەی زمانەوانی تێدایە کاکە من عەرەب نیم بەڵام ئەگەر هاتو من غەڵەتی زمانەوانی لێ بگرم تەسەوڕکەن زۆر لەوە زیاتریشە بەڵام من چۆن بۆ ئێوە باسی کەم کاتێک زمانی عەرەبی نازانن چکە لێرەوە دەستە ژوورە و لێرە دێتە دەرەوە دەڵێنەوە باسی چی دەکا بڵێم لە دەقێکدا لە جاتی بڵێ کەلەذی دەبی کەلەذی نەبێ لە زمانی عەرەبی چکە بۆ جەمعە بۆ تاگ نییە تۆ دەڵێ ئەوە باسی چی دەکا یعنی کێشەی ئێمە لەگەڵ میلەتی کورد لەوەدایە
بابچن ینی گەنجێکە لە دیاتی ئەوەی کەوا ڕۆژانە بێدابنیشی لەسەر فەیسبوک بابچی خۆی فێر زمانی عەربی بکە بە 18 مانگ فێر دەبی اینجا دەزانی ئەوەی پشتیوان عەبدوڵڵا گوتی و ئێوەی بەڕێز دەیڵێن هەمووی ڕاستە هەمووی ئەسڵ و ئەساسی هەیە من هاتوومە لە قسەی ئیبن تەیمیەم بۆ هێناوە بۆ تەفسیری ئاەتی حیجاب جەنابی پێی وایە لە ئیبن تەیمیە مهمترە سەیر و سەمەرە لەو سەیر و سەمەرەت بینیوە سەیر و سەمەرەت بینیوە خۆش بێ دکتۆر گیان من دەست خۆش بێ دکتۆر گیان چاوت ماچەکەم ئەوە ئێمەش هەندێ بەڵگەمان پێە بە بڕوتایکی ئازیزە من داوای لێ دەکەم بچی مەلایەکی محتەرەمم بۆ بێنێ یا نامحتەرەم چکە مەلای محتەرەم لە کوردستان بوونی نییە لە 6,000 مزگەوت بەبێ خۆی با قسە نەکەم مەلایەکم بۆ بێنی زمانی عەربی دەزانی بەرامبەر بە من یا بەرامبەر بە ئێوەی بەڕێز دبیتێک دەکەین سەبارەت بەو قسانێکەوە کردومانە اینجا مەلاکە با بڵێ وانە اینجا مەلاکە با بڵێ وانە جا هیوادارم لە کۆتایی یەک قسە داوە لەو بەڕێزەی دەکەم لەو بەڕێزە دەکەم ئەگەر دەوێتن دواتر پەیوەندیم پێوە بکە ویزەی ئوسترالیای بۆ وەردەگرم بلیتەکەشی لەسەر من لێرە لەو خەستەخانەی ئیشی لێ دەکەم ئەهلیە دکتۆرێکی جەڕاح دەناسم بەبێ ئازار جوتە گونی ببڕێ چکە ئیسلام پێویستیان بە گون نیە ئازیزم چکە تۆواو لە تریقەی پشت دروست دەبێ هەردوو گونەکات ئامادە بە جارێشترش بە هیچ و خۆڕایی بە خەڵک مەڵێ درۆ دەکەی کاتێک زمانی عەربی نازانی باشە کاتێک زمانی عەربی نازانی مەوزوعەکان جۆر چۆنە لە خۆتەوە وامەڵێ لەگەڵ ئەو پەڕێز و حرمەتم زۆر سپاس بۆی بەڕێز دەست خۆش بێ دکتۆر گیان چاوت ماچەکەم خەریکی ئیش و لێخۆڕینی ڕاستەکەی دەسم بۆی ئەمڕۆ تۆزێک درەنگ چوم هەر بشی بمان بۆرە دەست خۆش بێ چاوت ماچەکەین دکتۆر گیان ئاگادار یەکترابین پەیوەندی بێتەوەکەم قوربانت بم چاوت ماچە کاتێک خۆش دکتۆر گیان دەست خۆش دکتۆر گیان چاوەتە ماچیتکەم دەست خۆشکاک بازی چاوەتە ژی ماچیتکەم سپاس بژار توشیت گەلمەدەوەی بژار ئێدی ئەومە باڵگە و دەلیل هەمیدان هەفتەکەک و بێژۆتە بە خود دیفچوونە بکە و سبای هەرە قسیۆرە مەلایەکی بکە شارەزایەکی ئیسلامم بکە دەبوتە دیار بکاتن کانەتوی سەردەمیدا ئەو تشتێ دکتۆری و باڵمە گوتی کاڕاستیەک بۆ هەیە یان بوونینە کانێ ئەو ژنێن جوان و حوریە و فلان و بێڤان قورعانێدا بەحەسکرینەوان مە بەحەسکرینە ئەو بەحسێ مەمکا و چت بێنە سمتێت ژنکێ و حتا دوماهێکی ئەف تشتێت هەنێ کانێ هاتینە حەدیسادا و بەحسل سەر کریە یان نەکریە سوورەت نیسادا بەحسل سەر کریە یان نەکریە هەکەروەنە بوو مە دراو کرد پاش مافێتەیە تو هەر تشتێکی بێژی هەکەوەژی بوو واکی دکتۆری گوتی دەبوتە ویزەژی وەرگریت بوو ئوسترالیا پاشین کە تو شێلوێرە گونێت خۆش بەخشیە ئەوێ دیەکی کەسێکی کوونەبیتن دەستەوە هەمیا خۆش بی تاواڵان ڕێز و سڵاف بووەوە چاوە ماچیتکەن کوین هەمید گەلمەدا بوون شەڤەکە خۆش و ئارام بووە خراکە ئیم خێر هاتن